بینەرانی بەڕێ سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. ئەمە دیمەنی یەکەم کاروانی حاجیانی هەولێرە کە گەڕاونەتەوە لە سەفەری حەج. جا من دەسمە لای بەشێکیان و لێیان دەپرسم زانم چەند دڵخۆش و کەیفخۆشن و ئەو کەس و کارانەی کە لێرن لە چاوەڕوانی حاجیاندا بوون ئەوان پەیامیان چیە چەند دڵخۆشن. ئەمە ساتی گەیشتنەوەی یەکەم کاروانی حاجیانی هەولێرە لەگەڵمان بن. السلام عليكم. يا اخوان عليكم السلام. كاك حاجي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. رحمتنا ليبي خاصة خواهي فرقاسي لك إن شاء الله. أنا مسند خوش والله الحمد لله خواه بزياد بي خواهي فرقار لو سالك كده أبصارك الحمد لله أو شرفي في بخشين كخدمتي حاجاني كل سام كان براستي زور خوش حال بوم ولا خدمتي عند بوم حتى سوين هاتي الحمد لله. دعاء بو مسلمان أنكر. والله دعاء بو جميع مسلمان كديا بتابعت مسلمان كردستان إن شاء الله الحمد لله. الحمد لله أي مسلماناني خزت خوله بير نكردو. بتأكيد بير نكردنا والله مسلمان خزنا بير نكردو الحمد لله. الحمد لله كوات زور الخوش. الحمد لله زور الخوش من الأخوة بزياد بي تشكو براسي حزق بزور خوش الحمد لله خوي جورا أحسن كاري زور لو كردوين. الحمد لله سفرت خوش ما كل خوي بزياد بي خوي جورا بقسمة مسلمان شكا يا ربي. زور الخوش. الحمد لله أري والله. سن صالنا وتانوسي. والله هالأوسان يسمو قرا وصل. أري والله. هاي لين در دعاء بو مسلمان لا بو مسلمان أنا مكدي إن شاء الله بو كردستان بعام. لا بو مسلمان أنا زيارة بو عام مكدي. زور باشا. تروجي شي وين در زور تايبد ولا لا؟ والله هم روزا كانت تايبد وبراستي. همو تايبد بو. أري والله سفر زور خوش بو. زانم چەند دڵخۆش و کەیف خۆش بوون ئەم سەفەرەتان کرد. زۆر دڵخۆشین پێوانە ناکرێ هەز ناکە ینی نازام چ برم زۆر دڵخۆشی لەوێ دوعات بۆ چێ کرد دوعام لۆ مسلمان لۆ خۆمان کرد لۆ مسلمانمان کرد لۆ کوردستانمان کرد لۆ فەڵەستینمان کرد دوعات بۆیان کرد بەڵێ بۆ مسلمانانی بەڵێ زۆر باشە لەو سەفەرە کە دابڕای لەوێ غەریبی کە سوکارت دەکرد ئەبەدەن هەروە هیچ وا لەگەڵ ئەوەی تێکردەبی عیبادەتە بیری کەس ناکەی ینی داوا لەوانە دەکەی کە نەچونە حەز ناوی خۆیان بوون ڕانەوەستێن ناوەڵڵا زۆر خۆش ئەڵڵا بە قسمەتی هەموو لایش دەبێت خێزانەکەم و عایلەکەم سەردانی فەرزە حەجیان کرد لە خۆی بەزیادی بی خێزانەکە چوو بوو بەرێ زۆر باشە ئێستا گەڕاوەتەوە بەرێ جان زۆر باشە ئەی چۆنە تو لەگەری نەچوو بووی بۆ خوایەجا زروفەکە هابوو نەگونجا بەرێ جان زۆر باشە ئێستا چەند دڵخۆشی کە پێشادی لەو خوای بەزیادی بی زۆر دڵخۆشم ئینشاءڵڵا خوا لێ قبول کردیا لە مەجموعی ئیسلامی قبول کردیاوانەی سەردانی فەرزە حەجیان کرد بوو لەو خوای بەزیادی بی ئینشاءڵڵا خوا لە هەموو لایەکی قبول السلام عليكم خيبي يا ربي خوالتان قبول بعد ام دريجي بخوا امانه خوایبی اره بخوای گله خوش بهاش بو زۆر دڵخۆش اره والله دل خوش بوم با قوربان لەگەڵ چێ چوو بووی لەگەڵ کوڕەکەم لەگەڵ کوڕەکەت کابرانی زۆر باشە لەوێ دوعات بۆ چێ کرد لو هەمان لۆ هەمیان باشی تاچ ئامۆزا تاشی بۆ قوربان باشی تاچی بەتایبەتیدا حاجی دوعات بۆ چێ دەکرد بەتایبەت والله تایبەت لو هەمان مەکرد لۆ منداڵی خۆ مەکرد لۆ مسلمانان مەکرد ئەوی داتە بەردریم لۆ مەکرد غەریبی کە سوکارت نەدەکرد لەمێ دەرێ ناباش بوو ئەرێ والله ینی لێ دەرێ هیچ بیر نەبوو لەبەر خۆشیان تەواو بووی هاجینێ غەریبیم کردی زۆر ئارێ والله بۆ قوربان ڕۆژی عەرەفەی ڕۆژێکی تایبەت نەبوو بەرێ بەخوای ڕۆژی وە خۆش نەبوو قوربانت بوو بازانم جەنابەت لەکەیەوە چاوەڕوانی دەکەی ئەمە هەلۆچ ڕۆیشتینە بڕوا بکە هیچ ئۆقرەمان نمایە هەست دەکەم فیلمێش جێژنێمە تازە دەست پێ دەکا لەوێ چەند دڵخۆش بووی چەند کەیف خۆش ئۆی هەر پارەت هەبێ بچیت لەو جێ خۆشەی سەرفیکەی ئەو جێیە خۆشە ئەو جێ نازدارە یعنی سەفەرێکی ڕۆحانیە بەهەشتێ ئەوی بەخوای نال ئێستا لە بەرەوانە نارم قسە بکەم مەگەنە دەڵم نەیەمەوە بەس لەوێ بم ئەمە نەخۆشە ئەی وەڵڵا بە قسمەت ئەومەد محەممەدی بخوای یەکەم جارە دەچێوێ یەکەم جار نووسیم و یەکەم جارژ ناو ڕۆژیەوە ناود نووسیوە هەر ئیمسال نووسیم ساڵش دەرچوو شکر بۆ خوا لەگەڵ چێ چووی لەگە حاجی محەممەد
محەممەد ڕەشید عوێنەیە مەبەستمەوەیە بەتەنیا. بەتەنیا چوو. بەتەنیا چوومەری وەڵڵا پیاوەکەم حەجی کردیە و هەر خۆم چوو لەوێ غەریبی کە سوکارت نەدەکرد بەخوای نەوەڵا لەگە زیارەت و ئەو جێ خۆشە و یعنی هیچ مەبیر نەبوو دوعات بۆ مسلمانان بەگشتی بۆ مسلمان بۆ گەورە بۆ بچوک بۆ هەموو کردێ ئەی بەخوای مسلمانانی غەزا بەڵە بۆوانش دەمودە تاچمەوە نەکوڕەمێنێ نەکچەمێن هەموو ژنەکێنن و مێر دەکەن و سەف شەشەکانش هەمویان ناجەح بن مسلمان هەمووی دەبتە ئەو باشتی بۆ سەفی شەشەکانیش دوعات ئەرێ کردی بەخوا چ دوو سەف شەشمەیە ئەرێ وەڵڵا بۆ تایبەت بۆوانت کردیان بۆ هەموو خدایان هەموو نانا چۆن ئیسلام چۆن وێ بەخوای بۆ هەمویانم کردێ خوازە هەمیشە دڵخۆش سەلامەت چ بوو بەوانە دەڵێ کە هێشتا نەچوونە ڕڵم یا ڕبی و خواوی گەورە بە قسمەتیان بکە ئینشاءڵڵا ناویان هەر یعنی یەکەم ساڵ بینوسون یەکەم ساڵ ناویان چ دەربچێ ڕۆژێکی زۆر تایبەت بوو زۆر بەلاتەوە زۆر خۆش بوو ڕۆژی عەرەفە بوو ڕۆژی جەژن بوو بەخوای ڕۆژی عەرەفە لە هەموو ڕۆژەکان خۆشتر بوو دڵتۆنتریش بووین لەبەرەوەی دوور بووین لە کەس و کار بەز خۆشتنی ڕۆژم ئەو ڕۆژە بوو کە چوومە ڕەوزە نوێژم کرد ئارێ خۆشتن ڕۆژم بوو ئەو ئارێ وەڵڵا سەلام هەمیشە دڵخۆش سەلامەت بی مۆفەق بی عەمر درێژ بی حەز دەکەم فرمێسکی خۆشی لە چاوتان دێتە فرمێسکی خۆشیە بە ماروم دارماگەشتنەوە بەسەرەکی زۆر ناخۆش بووێن دەرمان بەجێشت سەفەرەکی زۆر خۆش بوو ڕۆحانە بوو لەوێ چێژی تایبەتی عیبادەتان هەست پێ دەکرد زۆر خۆش بوو تایبەت بوو بەریارەوە لەگەڵ چێ چووی لەگە پیاوەکەم لەگەڵ پیاوە بەرێ چەند ساڵە ناوتان نووسی 2017 بەرێ ئەم ساڵ ناوتان گەڕایەوە بەرێ ئارێ وەڵاو سەر ناوماگە لەوێ غەریبی چێتان دەکرد بەخوای ماشەڵڵا هەتا لەوێن دەری هەز بە کەس ناکەی ئەوەندێ لە ڕێوە چی دێوە هەز بە خزم کەس و ماروم دایر خۆت دەکەی لە ڕێگا لە ڕێگای بەزەوەندە لەوێ کەستان لەبیر نییە ناوەڵا لەوێ کەس لە بیرنی دوعات بۆ چێ کرد والله دوعامان لە هەموو بسڵمانان کرد بە تایبەت هەولێر خزم و کەس نەخۆش ئەی مسلمانان بەگشتی بەگشتی ماشەڵڵا بسڵمان ئەوی بسڵمانە دێتە ئەی بیرە مسلمانانی غەزا کە ئێستا لەو بارودۆخەدان زۆریش ماشەڵڵا هەر نەفەرمانی غەزای لە تەنیش بوو پێکۆ عیبادەتمان دەکرد پێکۆ دوعامان لۆ دەکردن ئارە وەڵڵا چی تێ بۆ ئەوانەی تا ئێستا نەچوونە سەفەری حەزیان ئەنجام نەداوە ئیشاڵڵا دەچن ئیشاڵڵا هەموو ئەوی بسڵمانە دەچی ماشەڵڵای دەوێت سەفەرەکی ڕوحانەیە زۆر زۆر خۆش ئەمڕۆ چێ پێشوازی لێ کرد وەڵای هەمووی خوشک و برا و مندارەکانمان و برایەکان براژنەکان هەمویان خزمەکە لەوێ چ دوعاەکەت زۆر دووبارە دەکردەوە بەخوای هەمووی دوعاەکان هەر دوعا لە دوو بکاتن بزانم چەند دڵخۆشی والله هەتا برێ دڵخۆشین زۆر 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 سەفەرێکی خۆش بوو زۆر خۆش بوو لە بیرن ناچی قەت ئەو سەفەرە ناوەڵا قەت ئەو سەفەرە خۆشن لە بیر ئەم جارە دەچێوێ وەڵاوە یەکەم جار بوو یەکەم جار ئارێ وەڵا بە سەفەرێکی زۆر خۆش بوو لە پێوە ناود نووسی بوو وەڵا ئەو سار ناوی خۆ نووسی بوو ئەو سەر ناود ئارێ وەڵا زۆر دوعات کرد تا بچیا ئەو سەفەرە ئارێ وەڵا دوعام کرد و دوعای ناکەین بە زۆر زۆرشم پێ خۆش بوو ئەو سەفەرەکی حقەت لە بیر ناکرێتن لەبیر ناکرد ناوەڵا هەتا برێ خۆش بوو لەوێ زۆر دوعات بۆ چێ دەکرد والله هەر کەسێکی داوای لێکرد ماوی وە بیرم بوو بیتن هەر کەسەکەەوە بوو دوعان لۆ کردی گشتی دوعات بۆ مسلمانان کردووە ئارێ وەڵا لۆ هەر هەمووان ئارێ وەڵا بەعا لەگەڵ چێ چووی وەڵا لەگە داکم و برا بزانمە تو لە چاوەڕوانی چێ لێرەی لە چاوەڕانی خوارزای خۆم کامەران خوارزای خۆت ئەم ساڵ چوو بوو بەرێ ئەتوش توێ سەفەری حەزت کرد ناوەڵایە من نەچوی بەداخەوە حەز دەکەی بچی سێ جارم خوانویسیە لە حکوومەتی ناوم نەگەڕاوە مشالێ گەڕای مەلات ئەرێ بەخوای سێ جارم نووسە پێت گۆ دوعام لۆ بکەن کە گۆیتە هەمان هەرێک و دوان نا ئەم گۆیتە مەمچینە هەتا بێ سی کەسی مەگۆت بنێ ئارێ وەڵڵا دەیا ڕەبی بە قسمەتت بی بەتەمای خوای گەورە ئیشاءالله بە قسمەت هەموو مسلمانانە بی بەخێر بێنەوە حەزەکەتان قبوڵ بێ یا ڕەبی ئامین ئەزمعین لە هەموو لایەکی دەستخۆش و چاوەکەم لەگەڵ چێ چووی والله الحەمدلله لە 2017 ناوم نووسی بوو ئەو ساڵ ناوم دەرچوو هاتەوە خۆشحاڵیشم الحەمدلله جەوەکی زۆر خۆشە جەوەکی ئیمانیە خوای گەورە بە قسمەتی هەموو مسلمانەش بکە هەموو کەسێک خوای گەورەی بڕحم بە هەموو خەڵکەش بکە دەستی گۆش خۆش بێ ئەزیەتان چێشە زۆر سپاسیم گۆ دەکەین خوا خێرتان بنووسە الحەمدلله لەوێ تامی عیبادەت چۆنە بەس ماشەڵای لێ خدای گەورە بە خۆی دەزانیتن یعنی سبحانە لە جەوەکی ئیمانیە یعنی هەز بە ماڵ و منداریشت ناکەی هەز بە داک و بابیشت ناکەی
تەنها عیبادەتی خوای گەورە دەکەی بەس خوای گەورە لەبیرە فقط ئەوەندە ماشەڵای لێبی بەس خوددا دەزانی تام و لەزەتی چەندە زۆر دوعات بۆ مسلمانان کرد یا ڕەبی خوای گەورە لە هەموو مسلمانەکی خۆش بی بە قسمەتی هەموو مسلمانەکیش بکە لە دوعاکانت مسلمانانی غەزەت بێبەش کردووە الحەمدولله دوعام کردیە لێیان ئەرێ والله الحەمدولله ئێستاش دەرێم خوای گەورە فەرەزیان بدە ڕزگاریان بکە چ دوعاکت بۆ ماڵ و منداڵت کردووە خوای گەورە موفەقیان بکە خوای گەورە ساڵحیان کە ئیمانیان سەلامەت کە چەندەم جارم سەفەر ئەنجام دەدەیت یەکەمین جارە سەفەری حەج ئەنجام دەدەم یەکەم جارە بەێ زۆر باشە لەکەیەوە ناوت نووسی بوو وڵات 2003 داوام دەنووسم لە 2023 چاوەڕوان وڵا خۆشحاڵم کە وزای ناوم دەست 2023 نووسیەوە ئەو زار دەرس و سوپاس بە خوای گەورە بەخۆشی و سەلامەتی گەڕاینەوە سوپاسی حکومەت هەرمی کوردستانیان هاوکارم کردە لەگەڵ چێ چووی وڵا بەتەنێ چووم من بەێ لەوێ چ تامەشە عیبادەت جیاوازە وڵی تامەشی خۆش هەیە چونکە هەموو لە هەموو وڵاتەکان هەموو دژەکان دێن بەشداری ئەو مەراسیماکەن لەبەر ئەوەی جگاشی خۆش و پڕبەرەکەتە هەست بە مادیبوون ناکەی بەێ لەوێ دوعات بۆ مسلمانان کرد بەگشت دوام بۆ هەموو مسلمانان کردەوە بۆ کوردستانی خۆشەویست کردی ئینشاءالله خوای گەورە بمان پارێزی کوردستانی خۆشەویست پارێزی لە هەموو بەرامبەر نسبەتی ئینشاءالله ئەی مسلمانانی غەزە ئەوانش ئینشاءالله دوعام هەموو کەس کردی ئەوەی ناوی هینابی ناوی هەموو کەس مینە ئەوەی ناوی هینابی ئەوەی نام نەهینابی دوعام بگشت مسلمانان کردی ئینشاءالله خوای گەورە سەرکەوتن و سەلامەتیان کرد پارێزی چاوەڕوانی چێ دەکەی دوو ئاموزامە لە ڕێنە دێنەوە ئینشاءالله لە ڕێنە بەێ زۆر باشە چەندە غەریبی وانت دەکرد وڵی زۆر زۆر لەخوای بە زیاد بێستان بالێ هەموو شێ قسەم لەگەڵ کردینە لەخوای بە زیادی الحەمدولله زانم لە چاوەڕوانی چێ ڕاوەستا والله برایەکم و برازایەکم چوونە حەجە لە چاوەڕوانی ئەرێ والله زۆر باشە چەندە غەریبی دەکردن کوورە زۆر زۆر ئەرێ والله بەڕاستی ڕۆژانە پەیوەندی هەبوو لەگەڵیان هەموو ڕۆژەک مەکوم کو ئەگەنە هەموو ڕۆژە قسەم لەگەرەک هەموو ڕۆژێک بە بەردەوام بوو دەتگوتە دوعایەکم لۆ بکە والله دوعای ئیمانم لۆ بکەن دوعای ئەوەی بکەن ئەو کوردستانە سەلامەت بیتن و لە خۆی خێر خۆشی بین و ئەدی گوتە دوعام لۆ بکەنم ژمە حاجی ئەدی کو قابلە ئەڵام بەدر پێم خۆشە بچم بۆ سزا ئیمکانێتی مادیت نەبی شار نییە گەنا تەوان گرینگەوێ دڵت لەوێ بی ئارێ والله ئارێ وڵی بەڕاستی ئەو ڕۆژ خاصن ڕۆژی عرەفەی لە تەلەڤیزیۆن تەماشا بکەم خۆسکە منیش لێ بامە لە خۆشیان دەگریەی وایە مام حاجیا خۆ بەخێر بێەوە لێتان قبول بکاتێن ئینشاءالله لەگەڵ چێ چوێی پێکەوە چون یا ڕەبی خوا لێتان قبول بکات بزانم چەند دڵتان خۆشە زۆر 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 دڵخۆشی لەخوای بەزی سەفەرێکی ڕوحانی بوو زۆر خۆش بوو زۆر زۆر خۆش بوو لەوێ کەس لەبیر نییە نەوەڵا کەس بەبیردایە کەس ینی غەریبی ماڵەوەت نەدەکرد ناوەڵا ئەگەر تەلەفۆنیان دەکرد با بەبیرم نەبوون ئارێ وەڵا زۆر خۆش بوو زۆر دوعایەکت دەکرد هەموو جۆرە دوعایەکم دەکرد لۆ هەموو مسلمانان لۆ غەزەش لۆ هەمووی لۆ غەزەش ئارێ بەخوای لۆ هەموویم کردیا یعنی لەبیر نەکرد نانە لەبیرم نەکردێ بەخوای لەکێوە ناوت نووسیوە ئەمن وەڵا سێ بانگ بناوم نووسی بوو ڕاست سدفە ناومان دەرچوو سێمان ئارێ وەڵا دیارە زۆر تامەزرۆبی زۆر پار زۆر بەحاولم کرد نەبوو ئارێ وەڵا هەموو محاولەکەم کرد نەبوو پار ئەو سار لەخوای بەزیاد ببەن ئەوەی حەق خۆم ناوم دەرچوو پاڵ ئەوە داخۆشەکە ئەوەیە کە پیاوەکەش لەگەڵ ئارێ وەڵادی کو ئارێ وەڵا بە تەنێ زۆر ناخۆشە سەفەرێوها سڵاوی خوای گەورەت دەوێ بزانم ئەتوو چەندرت خۆشە من لەوی زیاتر دڵم خۆش بوو لەبەر ئەوەی دەوەتی خودای گەورە بووی بەڵێ دوای سەفەرەکە و سەفەرە بەدەست هەموو کەس ناکەوێت سەفەرێک بوو چەندی بڵێ خۆش بوو تێدا ماندی بوون تێدا بوو بەڵام زۆر خۆش بوو یەتی دوعاشمان بۆ مسلمانان کردووە دوعامان بۆ ماڵ و منداڵی خۆمان کردووە بۆ خەڵکی و بۆ کوردستان و بۆ هەمومان کردووە ئارێەوە کام ڕۆژی زۆر تایبەت بوو زۆر چێژە لێ دەبینی کەست لەبیر نەبوو ئەو ڕۆژانەکە لە بەرامبەر بەی تێدا بووم لە نوێژدا بووم بە یاخو لە تەوافکردندا بووم ئەو ڕۆژان پێم هەموو ڕۆژەی خۆشتر بوو کە دەسوڕام تایبەتت لێ بکەم لە هیچ کاتێکدا گریای لەوێ بەڵێ لە کاتی کە دەستم لە کەعبەیدا بەڵێ زۆر گریا زۆر گریای بەڵێ گریا چت گوە ئەو کاتی ئەو کاتی تۆ بەم کردی گریانەکەر ئەوە بوو کە پەشیمانی بخۆ دەزان ئێمە ئینسانین مەلایکەت نین بڵێ نەڵێ هەڵامان هەیە هەڵامان زۆرە
ئیدی تۆبەمان کردو جارێککە نەگەڕێنەوە بۆ سەر و هەڵانەکە کردومانە دوعاکت لۆ مار و مندارت کرد وەڵای تەمەەن درێژی و هەر ئەوانە و ئەوانش ڕێیان بکەویتەوێ عەز بکەن و بەخوای دوعای ئەوەشم بۆ کردن کە هەندێکیان فەقیرن خوا باری ئابووریان چاکە و باشتر کات لێو پیرۆز بی لە ماڵ هەمولایە لە بسورمانە لە ئافکار چەند دڵخۆش بووی مام های چەند دڵخۆشم لەوەی دڵخۆشتر ناوم زۆر دڵخۆش ئەرێ وەڵڵا هەم دڵخۆشم لەکەینەوە ناوت نووسیە لە حەفدەی خۆش بووی مام گەڵە خۆش بوو وەڵڵا زۆر خۆش بوو ئەرێ وەڵڵا لەوێ غەریبی چێت دەکرد وەڵڵا غەریبی هەمامە کوردستانی ئەرێ وەڵڵا بێ فەرقە زۆر سابی نییە لە خی گەورە بە زیاد ان شاء الله خی گەورە بکاتە قسمەتی هەموو مسلمانێکی ڕۆژێکی زۆر تایبەت بەخۆی ڕۆژە کە چوونە عەرەفەی یعنی نوع خۆشی دەبینی لە ژیانت بزەبێت لەگەڵ چێ چوو بەخۆم سایق پاس بووم ئەو ئەو نیشتمانیانم بردم و خالیان ڕازی بی ئینسانی چاک بوون بەڕاستی لەوێ دوعات زۆر بۆ چێ دەکرد بە خودای تەبعاً هەر بۆ خزم و کەس و برا و خوشک و دوعات بەگشتی بۆ مسلمانان کرد تەبعاً خی گەورە ان شاء الله بە قسمەتی هەموو لایەکیش بکات یاخوا حەزەکەتان قبول سەلامەت بی یا ڕەبی چەند دڵخۆش بووی وەڵا زۆر دڵخۆش بووین زۆر دڵخۆش بووی سوپاس شتایش لە خوای گەورە زۆر دڵخۆش بووین سەلامەتی گەڕانی ناو مار و منداڵمان الحەمدولله لە لەگەڵ خوای چێ بە چوو زیاد بی حاج زەحفەری کە سوکاری تەگە پیاوی خوچ بوون لەگەڵ پیاوی خۆ بەری لەوێ چێت لەبیر وەڵی لە خوای گەورە نە کەسیت مەبی نەبوو لە خوای بە زیاد بی غەریبی ماڵەوەت نەدەکرد نا وەڵا کەس بەبیر نەمابوو نا لە بە خوای گەورە بۆ چێ دەکرد لە هەمان کردنیا لە هەمان کردنی شتاڵە زۆر دڵخۆش بووین لە هەندێک دڵخۆشتر نابین سەفەرێکی ئیمانی سەفەرێکی زۆر خۆش بوو سەفەرێکی ئیمانی بوو سەفەرێکی چەندی برێ هێندە خۆش بوو چەند ڕۆژ لەوێ بووی وەڵا 24 ڕۆژ لەوێ بووین 5 ڕۆژ بەری لە کەیەوە ناوت نووسی بوو وەڵا هەوسارە ناوم نووسی بەری لەوێ کام ڕۆژی زۆر تایبەت بوو وەڵی ڕۆژی عەرەفەی تایبەت بوو ڕۆژی شەیتان ڕزمی تایبەت بوو هەموو ڕۆژەکان تایبەت بوون بەری زۆر دوعای چیت دەکرد وەڵی زۆر دوعای لۆ هەموو بسورمانای نەکرد لۆ هەموو شعبێ خۆی نەکرد لۆ خۆی نەکرد لۆ دایک و بابی نەکرد لۆ ئومەتی پێغەمبەری نەکرد صلی الله علیه وسلم لۆ هەمووی نەکرد زۆر باشە لەگەڵ چێ چوو بووی وەڵا لەگە عاجی مەبەستم کە سوکاری خۆت لەگە خێزانم لەگەڵ خێزان بەری دەمەکە غەریبیان دەکەین ئەرێ وەڵا چەند دەبێ وەڵا هەموو ڕۆژێ پەیوەندی هەبوو لەگەڵیان ڕۆژانە وەڵا ڕۆژانە نا هەندێک جا ئەوان مەجالیان نەبوو ئەرێ وەڵا زیاتر دەتگوت دوعایەکەم لۆ بکەن وەڵاهی دوعای شخصی نەبوو هەر گوتین دوعای عامین لۆ بکەن ئەمەش نسیبین تێ بکەوی نەبی حاجی هێشتان ناوەڵا هێشتا نەبووینێ بەس حاجی ئینشاءالله زۆر حەز دەکەی ئەرێ وەڵا ناوی خۆت نووسیە ناوەڵا هێشتا ناوم نەنووسیە نەمنووسیە ئینشاءالله بە قسمەتت ئینشاءالله زۆر غەریبی چێت دەکەی وەڵی هەموو خێزانەکەم دایک و باوک و هەموو خزم و دۆستانم برا خوشک لەگەڵ کاک عاید زەعفەر سوورچی بەبەستمە لە خێزانەکەی خۆت بەتەنیا چوو بەتەنیا چوو بمەڵە بەڵێ باشە لێ چ دوعایەکت دەکرد زۆر دووبارەت دەکردەوە وەڵی دوعام لە هەموو مسلمانان و هەموو خوشک و برا و داک و باب لەگە پیاوەکەم لەگەڵ پیاوەکەت بەری باشە لەوێ چەند کەیف خۆش بوو چەند دڵخۆش بوو زۆر دڵخۆش بوون عیبادەت لەوێ تام و چێژی خۆی زۆر خۆشە زۆر تایبەتە لەوێ چ دوعایەکە زۆر دووبارە دەکردەوە وەڵی هەموو دوعایەکمان دەکرد هەموو دوعایە ئەرێ وەڵا زۆر باشە دوعات بەگشتی بۆ مسلمانان دەکرد ئینشاءالله ئینشاءالله لە هەمومانمان کردیە چ دوعایەکە زۆر تایبەت بوو کە دەتکرد ئەو مندارەکانم چ دەگۆ دەم بۆ سالع بن عەمر درێژ بن یا ڕەبی سالع بوون و عەمر درێژ ئینشاءالله سەلامەت بن سپاس دەکەم غەریبی ماڵەوەت نەدەکرد وەڵی دەمان کرد بە زۆر نا عیبادەت لەوێ چۆنە پێم بڵێ بۆم باسکە زۆر تاموچیزێکی تایبەتی خۆی هەیە تایبەتە ئەرێ وەڵا الحەمدلله چەند دەبێ ناوت نووسی 2017 بەڵێ زۆر باش لەگەڵ چێ چوو لەگەر عاید زەعفەر
بەبەستم لە خێزانەکەی خۆتان بەتەن هاچوو بەس ئەمن و خێزان بچون هاتوو خێزان بەڵێ زۆر باشە لەوێ چ دوعاکە زۆر دایکرد بە تایبەتی والله دوعای خێرمان لە هەموو خەڵک کردیان ئارێ وەڵە ببێ جیاوازی دەڵێن ئەوەی بستەوێ کەسی لەبیر نامینی وڵی نا وڵی ئێستاەوە خۆشەویستی کەسم بوو لەگەر نەوەکم هەیە بەڕاستی بێوان نەمدەتانی بەس الحەمدلله ئێستا هاتفکردم لەوێ ئەوانە لەبیر نەخێر ناوەڵە نەخێر ناوەڵە الحەمدلله چ دوعاکە لۆ دەکردن والله بەس دوعای چاکە دوعای ئارێ وڵە لۆ هەر هەموو خەڵک بێ جیاوازی ئێستا بۆ چاوات پڕفرمێسی والله هەستێکی خۆشە بەڕاستی الحەمدلله الحەمدلله بەقسمەتی هەموو کەسێک ئینشاءالله دوعای تایبەتت بۆ مسلمانانی ئەی چۆن ئەبادی کۆ بێگومانەوە هەر شتێکی تایبەتە بەڕاستی ئینسان مەشە دەکەم دیت بەڕاستی لێ خۆم پێڕانە گیرە بەس چی بوو مەشە دەکەم مندارێک بوو ینی خەونی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دیت بوو کە ئەو مندارە گوتی لە خەمدا پێغەمبەر صلی الله علیه و سلم بابی شەهید بوو گوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هات دەستی بەرسەرم داینە ئەنجینی دامێ ینی ناق حستان قبول کە یا رب ان شاء الله مالێتان ڕازی بی چاود هەزەک الحمد لله سپاس بۆ خوای گەورە کە ئەو سەفەرێ بە قسمەت کردین ان شاء الله بە قسمەت هەموو تاکە چکور دەبی ان شاء الله هەموو مسلمانە ان شاء الله لەکێوە ناوت نووسی ئەو ساڵەکە ناوم نووسی تقریبا لە کۆتاییەکان ناوم نووسی سپاس بۆ خوای گەورە کە بە قسمەتم بوو چۆن بڕیارەدا سەفەری حەج بکەیت لەگە داکەم ان شاء الله بڕیارەکەمان وا بوو ناو نووسینە هەبوو ناومان نووسی خوای گەورەش بە قسمەتی کردین الحەمدولله چی بەو کەسانە دەڵێ کە نەچوونە وڵای بە هەموو تاکە چکور دەرێم ئەوەی لە توانای هەبی سەفەری ماری خوای جێیەکی زۆر پیرۆزە زۆر ئەساسە ڕوکنی پێنجەمی ئیسلامە کە جێبەجێ بکەن لەسەر هەر تاچێک کوردمان واجبە لەسەر هەموو مسلمانێکیکە جێبەجێ بکەن ڕۆژەکان هەموو تایبەتن بەڵام کامیان زۆر تایبەت بوو بەلاتەوە هەموو ڕۆژەکان خۆش بوون تایبەت بوون بەڵام چێوی عەرەفە و مینا و ناو حرەمی مەکەی زۆر تام و چێژێکی تایبەتی هەبوو سپاس لۆ خوای گەورە لە شێوی عەرەفەی چ دوعایەکت دەکرد زۆر دوعای تەبایی و ئیمان بە تایبەت ئیمان تەبایی ئیتر هەر دوعایەکی چاک بەزارمان دابێ ئەی بۆ خۆت دوعای تایبەت دوعای تایبەتشمان هەبوو بۆ خۆمان ان شاء الله دا حاجی عیبادەت لەو شوێنە چەند پیرۆزە و چەند چێژەشی تایبەتی هەیە هەرچەندی وەصفی بکەی بنینایە هەندە حیبادەتی لێ گەورەیە هەندە خۆشە هەندە حەردەچی مقەدەسە ست لۆ برێم لەوێ درت خۆش بوو ئەزان درم چەند خۆش بە هەنەمەزانی کەسشم هەیە هەندە درم خۆش بوو لەوێ درت زۆر خۆش درم زۆر خۆش بوو دوعا زۆر دەکرد زۆر لە هەموو ئومەتێ یەک کەسمە پاش نەدەیە ئەوی ڕستقی نییە ئەوی لەگەر چێر چووی لەگە پیاوی خۆم چەند دوعات لۆ پیاوی خۆت کرد وەلا زۆرم لۆ کرد ئەگە لە بەوی نەبام پێم ناکرابز چ دوعاکە لۆ کردت گۆ خوایە یا ڕەبی بەهەشتی فیردەوزی ئیعلای بەنستی ببی زیرانی خۆشەویستی بی صلی الله علیه وسلم ئەگەر لە بەوی نەبا پێم ناکرابز ئەی چ دوعاکت بۆ کچەکانت بۆ کوڕەکانت کرد وەڵاهی تەمەنیان درێژ بی لە نسیبە تا بە دوور بن ئێرەیان بە قسمەت ببی هەموو دوعاکم لۆ کردینە لەکێوە ناوت نووسی بوو بەکاری خۆی مانگونی وەک نەچوو ناون گەڕاوە مانگونی وەک ئەرێ وەلا حەزت دەکرد لەوێ چێت لەگەڵ بووە وەلای حەزمە کرد هەموو کە سوارس ئومەتێ پێغەمبەری هەموم تەگەدابی هەمووشم تەگە بوو وەلا ڕۆژانە پەیوەندی تەبوو لەگەڵ کە سوکاری خۆت هەموو ڕۆژە دائیمان هەموو تەلەفۆنیان لۆ کردین مندارەکان تەلەفۆنیان دەکردیان گۆدایە چ دوعاکمان لۆ بکە وەلای ئەنە گو دوحا ئیمانین لۆ بکە دوحا ئیمانین لۆ بکە ئەمەش بینێرە خاستان هێمنی زۆر پێ خۆش بوو کوڕەکەم ئەرێ وەلای هەر ئێگۆ ئەودا دوحام لۆ بکەمش بێمێدێ گاسمەکردنێ لە دەورەی بەیتێ لە چێلی حرەفاتێ لەوێ هیچ حاڵەتە چی ئەوە ڕوویدا کە بگریەی دوو مام حاجی لە پێش فندەقیمە لە نەس سیارەکەی بوون ئەمش نەمزانی زنجیرەکەم کرد و چم ئام لێ ڕشان لە مای شێوەیە وەچی سەرم بە هەنداو داگرک و هەردووک مردینە زۆری لۆیان گریام ئەوەندە جوان بوو لە توای خەویان لێکەتە پێشە خۆت دیتە دوو کەس هەر لە پێشە خۆم لە شوقی خۆم ئارێوەلا ئەو حاڵەتە زۆر دڵتەنجی زۆر 5 ڕۆژ پتر بوو نانم ناخوات بەس لۆیانە گریام
حاجی لەکەوە ناود نووسی بوو ولا لسالي 2017 2017 بري حوصار نام درتشو بري نام لەگەر درتشو چیە چووی لە حاجي زحفر عمر سورتي لە خێزانەکەی خۆتان بەتەنێ چووی دقا خزاني خوتشو لەگەر خێزانە دقا دابو بري چه هەستەکەت هەبوو لەوێ چەند حسلوي خوشتر خوش لوي خوشتر يك بياوي كم روج لجان اويا اري ولا حەز دەکەی جارە شوش بچیەوە اري ولا قالوا ماركي همو ساري زاري شت همو ساري عمري شكم ان شاء الله اشتم ان شاء الله لەوێ چێت لە بیرە ها لەوێن دەرچێت ولا لە لوي بس خوات ببير اولادي تسو كس هيك كس ببيرني هيك نيه هيك نيه چ دوعاکە زۆر دەکەن والله دعاء اللهم اغفر لي هم ما كنت اري والله دوعات لەو مەش کرد لو همو بسلمان يمكن لو كردستاني شو كردي اري والله خوالێت قبولکە ئەی بۆ مسلمانانی غەزە لو همو بسلمان كان جيهان بقشتي خويا ترى بدين اسلام بدي خويا دين اسلام مسألة بخير مام حاجی دوعات لەو خێزانی خۆت کرد ها اري والله لو خزاني خوش كردي دوعا لەو کرد ايش نخش اري والله نخش ايش ملو ايش كردي لو همو بسلمان نكلوي خوالێت قبولکە خوش بيا خو سلامة وإيمان السلامة خوش بيا همو بسلمان خوش بيا خو حاجی جان یا خۆ بەخێر بێەوە محمد خاف يا ربي خوای گەورە لێتان ڕازی لهم بی، ئیمانتان سەلامەت لهم بی. برسمانتي سەلامەت یا خوا زانم عیبادەت لەوێ ستام و چێژێکی تایبەتی هەیە عبادة لوي بس عبادة لوي لەوێ لوي يا ربي خويا بس هم برسمانتي بكا هيك هاس بيناك بيو إلى هر يعني ساعات دروجت بدقيقة أري والله لەوێ چ دوعایەکە بوو زۆر تایبەت بوو زۆر دووبارەت دەکردەوە دعاء لهم برسمانك أو لو هم برسمانك قسمتي بستوي ئەی چ دوعاکە تایبەت لۆ خۆت دەکرد والله لو خوش دعاء أكر لو خو لو برسمانة لو خزمو كساو دوست برادر أو نخوش أو دوعات دەکرد بچێ بەهەشتێ في هم برسمانك بستباشتي هم شێ هەبوو برادەر دۆست خێزانێت دوعای تایبەتی لۆ بکەیت والله دعاء تايبت لهم برسمانة لو خزمو كساش لكر لو نخوشة بتايبتي لو نخوشة هرتي نخوشها يا رب خواش فاي لو بيني کەس نەبوو تەلەفۆن لۆ کابرێ دوعام لۆ هبو زور هبو بروجانا هبو أري والله ناوت دەهینا لەوێ ناون دي ناز ناو كتسبوا نقول يا رب خويا أوي داوي دعاء كرجا خواش فاي لو بيني پێم برێ ڕۆژی عرەفەی ڕۆژێکی چۆن بوو لەوێ روجش قال خوش بو روج لو روج خوش ترنابي هيك توبيرنيا هيك بس اندر توبير بيش اخو مادی نەبووی ما عندي بون لوينيا لبراوي لوينيا كست توبيرنيا هيك نخوار توبيرنا دانش توبيرنا هستان توبيرنا بس عبابت توبير لو خو هواري خواي بكي لەکەن جینەوە نای خۆت نووسی 2010 ان شاء الله خوا بس هم برسمانه تشكا بەتەنێ چووی خێزان خو بخزانم تسوي اري والله باش بوو لەوێ خێزان سوکنای یەک بوو لەوێ صعيب نبو اري والله دەخوارێتان قوبرکە خوال هم برسمانه تشي باش هم برسمانه تشكا خافت يا ربي يا ربي بنسيب بنقوش بكا ان شاء الله سرت سالم بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و قسە و تێڕوانینی بەشێک لە حاجیانی شاری هەولێر بوو کە لە دوای سەفەری حەجگەڕا بوونەوە و قسە و لێدوانی بەشێک لە کەسوکارەکانیان بوو کە غەریبی حاجیانیان دەکرد هەندێکیان بەچای پڕفرمێسکەوە بە باوەشێکی گەرمەوە پێشوازیان لە کەسوکاری خۆیان کرد و حاجیانیش دووپاتیان کردەوە کە دوعای خێریان بۆ مسلمانان بەگشتی کردووە و بە تایبەتی مسلمانانی هەرێمی کوردستان و بە تایبەتتر مسلمانانی غەزە و بەشێکیان گوتیان ئێمە ساڵانێکی زۆرە چاوەڕێ بووین کەەوە ئەم سەفەرەمان بە قسمت بێ و بەشێکی دیکەشیان چەند ساڵێکە چاوەڕێ بوون کەەوە ئەم سەفەرەیان بە قسمت بێ و ئەلحەمدولیلا زۆربیان بە ساغ و سەلامەتی گەیشتنەوە بە کەسوکاری خۆیان تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ